قاعدەیەکی قورئانیمان هەیە خوای گەورە ئەفەرمێ وەقولوا للناس حسنا قسە لەگەڵ خەڵکاندا بکەن بە باشترین و جوانترین شێواز. حسنەن واتە باشترین قسە بکەین، ئەم باشترین قسەیەیش بە جوانترین شێواز دەری ببڕین. باشترین قسە چییە؟ خوای گەورە ئەفەرمێ ومن أحسن قولا ممن دعا إلى الله. ئایا قسەی کێ لە قسەی ئەو کەسە جوانتر و باشترە کەوا خەڵکان بانگ بکا بۆ لای خوا، خەڵکان بانگ بکا بۆ سەر ڕێگای ئیسلام. خوای گەورە پێمان ئەفەرمێ پاڵتان بە خراپەیشەوەنا خۆتان لە خراپەش پاراست بە باشترین و بە جوانترین شێواز بیکەن. ئیدفع بالتي هي أحسن. پاڵ بە خراپەوە بنێن بە باشترین شێواز. باشترین قسە ئەوەیە کەوا ئەگەر ئێمە قسەمان کرد غەیبەتی یەکتری نەکەین. خوای گەورە ئەفەرمێ ولا يغتب بعضكم بعضا أيحب أحدكم أن يأكل لحم أخيه ميتا. ئەفەرمێ با دوانتان باسی براکەی ترتان نەکات بە خراپە. ئایا کێ لە ئێوە پێی خۆشە کەوا گۆشتی براکەی بخوات بە مردارەوە بووی؟ بێگومان هیچ کامێکمان ئەمەمان پێ خۆش نییە و بگرە هەر بێزیشی لێ ئەکەینەوە. خوای گەورە ئەفەرمێ ولا تجسسوا جاسوسی مەکەن. ئەفەرمێ ولا تلمزوا أنفسكم تانەوتە شەرج لە یەک مەدەن. ولا تنابزوا بالألقاب ناو ناتۆرکە لە یەک مەنێن. خوای گەورە پێمان ئەفەرمێ کەوا ناو ناتۆرکەش لە یەک نەنێین. چ جای بگا بە قسەی ناشرین. باشە ئەی ئەگەر کەسانێک قسەی ناشرینیان بە ئێمەوت ئایا بۆمان هەیە کەوا بە هەمان شەوی خۆیان جوابیان بدەینەوە؟ خوای گەورە لە وەسفی ئیمانداراندا ئەفەرمێ وإذا سمعوا اللغو کاتێک گوێیان لە قسەیەکی ناشرین ئەبێت و جوێنێکیان پێ ئەدرێ أعرضوا عنه پشتیان تێ ئەکەن وقالوا ئەڵێن لنا أعمالنا ولكم أعمالكم. کار و کردەوەی خۆمان بۆ خۆمان و کار و کردەوەی خۆشتان بۆ خۆتان. سلام عليكم سلامتان لێبێ لا نبتغي الجاهلين ئێمە بەگژی نەفام و نەزانە ناڕۆین. ئەمانە لەگەڵ موسڵماندا بوون. ئەی ئەگەر بێت و لەگەڵ کافردا چۆن قسان بکەین؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم کە نامەی بۆ مەلیکی ڕۆم ئەنار ئەی فەرمووچی ئەی نووسی إلى عظیم الڕۆم بۆ گەورەی ڕۆم. خوای گەورە لە قورئاندا ئەفەرمێ ولا تجادلوا أهل الكتاب إلا بالتي هي أحسن. مناقشة و جدال لەگەڵ ئەهلی کتابی یەهود و نەسارا مەکەن إلا بەباشترین شێواز نەبێ بە جوانترین قسە نەبێ. هەر ئەوەش نا خوای گەورە دوو پێغەمبەری نازدار ئەنێرێ بۆ لای فرعونێکی تاغوتی ملهوڕ ئەفەرمێتی فقولا لهم قولا لينا بە نەرمونیانی قسەیان لەگەڵدا بکەن. ئەمەیە لەگەڵ کافرانیشدا ئەبێ ئێمە قسەمان جوان بێ قسەمان باش بێ. لە کۆتاییدا باشترین کەسکەوە پێویستە قسەمان لەگەڵیاندا جوان بێ. خوای گەورە ئەفەرمێ لە دەربارەی دایک و باوکانمان فلا تقل لهما أف حتى پێیان مەڵێن ئۆفیش وقل لهما قولا كريما بە قسەیەکی بەڕێز و نەرم و حەلیمانە و قسەیان لەگەڵدا بکەن. القول الحسن يدعو إلى كل خير. قسەی چاک و جوان إلا خێر و خۆشی لەگەڵ خۆیدا ئەهێنێ. دەبا ئێمەش قسەی باش بکەین ئەم باشیەیەش با بە جوانترین شێواز دەری ببە.